بەڕاستی ئێمە کۆمەڵێ مامۆستای وانەبێژی دوورخراوین لە کارەکانماندا ئێمە بەڕاستی ساڵانێکی زۆر خزمەتی کەرتی پەروەردەمان کردووە نەمان هێشتۆ ئەو کەرتە بەڕاستی فەراغاتی پێوە دیار بێ بە موچەیەکی کەم بە کۆمەڵێ معاناتەوە هەرێک لە ئێمە ئێستا لەو ئیشەکانی خۆمان هەرێکە بە هۆکارێک دابڕین لەبەرەوەی مامۆستایانی وانەبێ هیچ ئیمتیازاتێکی نییە کەوا بۆ نمونە مۆڵەتی دایکاتی وەربگریا هەبوو لەبەر نەخۆشی بۆ تەنانە هەفتەیە نەیتوانیوە ئینجازە بکالەکە لە نەخۆشی لە هەموو شوێنێکە هەیە کە مۆڵەتی هەیە بەڵام مامۆستای وانەبێژ ئێمە هیچ شتێکمان نەبووە. من 2010 2011 نەبێژیم کردیا بەڵام بەهۆی منداڵ و بەهۆی یعنی هۆکاری جیاجیان نەمتوانیوە بەڵام کە ئەو سێ ساڵی دوایی دەچوومە هەر قوتابخانەیەک داوت ئێمە وانەبێژمان ناوێ لەبەر چ لەبەر ئەوەی کە ئەمن شەریعەم تەواو کردیا 17 ساڵە تەخەڕوجم کردیا یعنی منداڵم بچووک وەکە ئێستاوە خەریکە دەچێتە کۆلێژ ئەویش یعنی هەتاکەی تەمەن بەسەر چوو تاکە چاوە ساڵە تەخەڕوجت کردیا 17 ساڵە تەخەڕوجم کردیا هەتا ئێستاکە لە ماڵەوەم تووشی کە ئابەی بووینە هەموو مامۆستایەکان بەڕاستی یعنی داوای مافەچی زۆر سادە